نزیکەی هەفتەیەکی ماوە بۆ جەژنی قوربان و لە ئێستاوە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ئامادەکاری بۆ پێشوازی لە هاتنی گەشتیاران دەکات. چاوەڕوان دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا بە هەزاران گەشتیار لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە بۆ بەسەربردننی پشووی ڕۆژانی جەژن سەردانی ناوچە گەشتیارەکانی پارێزگای سلێمانی بکەن. ئێمە و کونەریتی ساڵانەی خۆمان وەکو بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ئامادەکاری دەکەین لە بازگەکانەوە بە هەماهەنگیکردن لەگەڵ بازگەکانی ئاسایش فڕۆکەخانە و تیمی پێشوازیمان دەبێت لە بازگەکان و تیمی پشکنینمان بەخۆم سەردانی و پشکنین و چاودێریمانە بێت لەسەر ڕەوشی گەشتیاری و سنتەر کۆڵێکمان هەیە لە سنتەری زانیاری لە بەرامبەر پاڵاسا بۆ ماوەی 3 ڕۆژ بۆ ئەو گەشتیارانەی کە باسەکەین 3 ڕۆژ مەبەستمانەوە زیاتر لەو 3 ڕۆژەی جەژن و پێش جەژنە خەڵکێکی زۆریەتە سنووری پارێزگای سلێمانی بۆی ژمارە مۆبایلێکی هێڵی گەرم هەیە کە بە عەرەبی کوردی و بە زمانەکانی کەشکە هەر کەسێ پەیوەندی بکات بۆی هەر کێشەیە گرفتێ پرسیارێ سفسارێک و ڕوونکردنەوەیکی پێویست بێت ئەو سنتەر کۆڵا وەڵامی هەیە بۆ ئەو بەڕێزانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی زایدن پرۆشەر و ڕێبەرمان هەیە لە بازگەکان. بۆ ڕۆژانی جەژنی قوربان زیاتر لە 1500 شوێنی گەشتیاری کە پێکهاتوون لە ئوتێل و مۆتێل و ڕێستۆرانت و خواردنگەکان بەڕووی گەشتیاراندا کراوە دەبن. ئاماری گەشتیاری وەکو ئاماری کۆمەڵە کە ئێسش ئێمە ئاماری تازەمان دەست پێ کردو دوای کۆرۆنا 1520 بنکەی گەشتیاریمان هەیە لە ئوتێل و مۆتێل و ڕێستۆرات و خواردنەوە حەوانەوە بنکە گەشتیاریەکان و کابینە و هەتا ئەوانەی کە گەشتیار بەخۆیەوە بینە. شوێنێکی زۆر ئەگەرما بێتیش زۆر نسبەتێکی کەممان ماوە لە ناو بەشێک لە ئوتێلە میلیەکان ئەوانە کە گەشتیار هەتا شوێنە بنکە گەشتیاریەکان پڕ نەبن ناچنەوە ناوبازار بە زۆری شوێنی کەممان نەماوە لە شاری سلێمانی هەمووی لەڕێی تەلەفۆناتەوە لەڕێی گروپاتەوە حیجز کراوە. هەرچەندە لایەنە پەیوەندیدارەکان لە ڕێگەی تیم و لیژنەی تایبەتەوە چاودێری دەبن بەسەر شوێنە گەشتیاریەکانەوە بۆ ئەوەی زیاد لە پێویست نرخ بەرز نەکەنەوە. بەس لە جەژنی قوربانە خەڵک زیاتر دێت و باشتری شەیسوادە و واریداتی ئوتێلەکان لە جەژنی قوربانە زیاترە. ئۆفەرەکەمان نانی بەیانیە ئەگەی مەخسەن نەفرێک کەسێکی بووە لەگەڵیا بۆی هاتوچێکا بۆ زمان ئەمان ئەوانەمانەیە لەگەڵیانە دەڕوە کەسی تایبەتمانەیە وەکو تەکسی خۆمان لەگەڵیا ڕوا بۆ شوێنەکان و بەسەری مناسب نەک بەسەرێکی زۆر. لە جەژنی قوربانی ساڵی ڕابردوودا زیاتر لە 100,000 گەشتیار ڕوویان لە پارێزگای سلێمانی کردبوو. بۆ ئەم ساڵیش گەشت و گوزاری سلێمانی چاوەڕوان دەکات ژمارەی گەشتیاران لە ساڵی ڕابردوو زیاتر بێت بەوەش کاریگەری ڕاستە و خۆی دەبێت لە بژانەوەی بازاڕ لە 2 هەفتەی داهاتوودا. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.